هێزەکانی پێشمەرگە هاوشێوەی هاوڵاتیانی کوردستان بەڵام ئەوان لە بەرەکانی جەنگ جەژنیان کرد و جەژنە پیرۆزیان لە خەڵکی کوردستان و کەس و کارەکانیان کرد. وەک چۆن باوە لە جەژندا لە هەموو ماڵێکدا خواردنی تایبەت بەو ڕۆژە لێ ئەنرێت، پێشمەرگەکانیش لە سەنگەرەکانی بەرگری خواردنی جەژنانەیان ئامادە کردبوو. بەخێراتنی و میوانانە دەکەین کە هاتوونە بۆ لایم بۆ جێژنە پیرۆزانە لە هەموو خەڵکی کوردستان دەکەین و چیتان لێناوە بۆ پێشمەرگە؟ وەڵڵا برنج و گۆشت و قەیسی و ئەنواشمان لێناوە بۆ پێشمەرگە. ئێرە مەریەم بەگە لە باشووری ڕۆژئاوای کەرکووک پێشمەرگەکان ئەڵێن هەرچەندە دوورن لە کەس و کارەکانیان بەڵام دڵخۆشن بەوەی پارێزگاری لە خاکوونەتەوەکەیان دەکەن و هەرکێکی نیشتیمانی سەرشانیان جێبەجێ دەکەن. ئێمە خۆشببختین کە لێراگەین لەبەرەوەی دیفاعگەین لە خەڵکی کوردستان و پیرۆزبایی جەژنەکەین لە برا پێشمەرگان و لە خانەوادەی شەهیدە سەربەرزەکان. پێشەوەی بەرگریان لە خەڵکی کوردستانی بە شەرەف و لە خاکی پیرۆزی کوردستانی خۆشەویست هەمیشە ئامادەین هەموو کاتێک هەموو ساتێک لە خزمەت خاکی کوردستان هەبین. ماوەی 2 ساڵی هێزەکانی پێشمەرگە لە بەرەکانی شەڕی دژی داعش جەژن دەکەنەوە، بەڵام دووری لە خانەوادەکانیان ئەرکە قورسەکانی سەرشانیان ڕێگر نەبوون لە بەڕێکردنی بۆنە و جەژنەکان وەک هاوڵاتیانی ئاسایی. سیروان ئەنوەر NRT کەرکووک.